الرحيم. الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار من فتن الليل والنهار. عزیزان و خۆشەویستان، سلامی خوای گەورەتان لەسەر بێ، ڕۆژوانانی ئومەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. لە ئێوارەیەکی تری نەسیمی مانگی ڕەمەزانی پیرۆز و وتاری عەسران و بەرنامەی عەسرانمان ڕۆین سەر بابەتێکی تر لەو بابەتانەی کەوا سوود بە هەموو لایەکمان بگەێنێت ئینشاءالله. دوێنێ باسی سونەتەکانی ڕۆژووی مانگی ڕەمەزانمان کرد. یەکێک لەو سونەتانەی مانگی ڕەمەزانی پیرۆز کە بە سونەت دانراخۆی لە واقعە هەندێک لە عولەما ئەفەرمون لە واجباتی ڕۆژووە، ئەویش ئەوەیە ئینسان کە بە ڕۆژوو بوو پێویستە لەسەری خۆی بگرێتەوە لە گوناه و تاوان، وەک چۆن خۆی دەگرێتەوە لە ئارەزوات و لە شەهەوات و لە خواردن و خواردنەوە. لەژێر ڕۆشنایی فەرمایشی پێغەمبەری خوا ئەدوێین کەویش ئەفەرمێت پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم ئەفەرمێت صوموا تصحوا. صوموا تصحوا فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی تەبەڕانی ڕیوایەتی کردووە، ئەفەرمێت ئێوە بە ڕۆژوو بن تەندروست ئەبن، تەندروستان باشە بێت. جا صوموا تصحوا ئەمە دوو شتی تایە، هەم صحەتی ئەبدان و ئەڕواعی تایە، جەستەی ئینسانی تایە، هەم صحەت و تەندروستی سەیر و سلوک و ئەخلاقی ئینسانی تایە و ئیمان و باوەڕی ئینسانی تایە. کەواتە ڕۆژوو قەڵغانێکە بۆ پاراستنی ئیمان و دین و سەیر و سلوک و ئەخلاق و ڕەوشت کەمە جانیبی دینە. دووهەمیان ڕۆژوو بەڕاستی قەڵغانێکە و پارێزەرە بۆ ئەوەی کە ئینسان جەستەی پارێزراو بێ لە هەموو ئەو نەخۆشین و دەردەکوشندانە و سەیل ئەسقامانەی کە بەڕاستی ئێستا ئەمڕۆ هەیە و باوە. هۆکارەکەی ئەوەیە کە زۆر بووە خەڵکی لە ڕۆژووی شەرعی دوورکەوتێتەوە، ئەو ڕۆژووی کەوا شەریعەتی ئیسلام ئاماژەی پێەکا لە ڕۆژووی واجب و لە ڕۆژووی سونەتی پێغەمبەری خوا و سونەتی داودی و باقی سونەتەکانی تر. یەکەم جار لەوە دەست پێکەین کە پێغەمبەری خوا ئەفەرمێت صوموا تصحوا، ئێوە بە ڕۆژوو بن تەندروست ئەبن. یعنی کەوتمان دوو بەشە، بەش یەکەمان پاراستنی عەقیدەیە، ئەخلاق و سەیر و سلوکە کە ڕۆژوو قەڵغانێکە بۆ پاراستنی عەقیدە و بیر و باوەڕ و سەیر و سلوک. ئەمە بەرگەی یەکەمی فەرموودەکەیە. بەرگەی دووەمیان دواتر ڕۆینە سەری ئینشاءالله. پێغەمبەری خوا فەرمێت بە ڕۆژوو بن تەندروست ئەبن، یعنی عەقیدەتان پارێزراوە بێ، چونکە ئینسانی موسڵمان بە عەقیدە و بیر و باوەڕ بە ڕۆژووە بێت چاوەڕێی پاداشتە لەلایەن خوایەکەوە کە ڕەقیبێتی، ئەزانێ مراقەبەی ئەکا، خوا سەرپەرشتی ئەکا و خوا بە شاهیدی خۆی ئەزانێ، خوا بە ناظری خۆی ئەزانێ، خوا بە سیرکاری خۆی ئەزانێ. ئەمە ئەم ڕۆژووە جانیبی ڕۆحی ئینسان و هەروەها ئیمانی ئینسان بە قووەت ئەکا کە ئیمانی بە پەروەردگاری بە قووەت بێ کە بە ڕۆژووە بۆ خوایەکی تاق و تەنها. کەواتە ئەم ڕۆژوە قەڵغانە بۆ پاراستنی عەقیدە و بیر و باوەڕی کە شەیطانی مەلعون زەفەری پێنێنێک و لە وتارەکانی تا ئاماژەمان پێکرد کە ڕۆژوو بەڕاستی ئینسان کە خۆراک و خواردنی نەخوارد شەهەواتی زەعیفە بێ کە ئەو شەهەواتە بەهۆی نەفس و شەیطانەوەیە کە ئەو شەیطانە بەناوی خوێنی ئینسان ئاڕوا کە تۆ بەم ڕۆژوە زەعیفی ئەەکەی، لاوازی ئەەکەی، کە شەیطان لە جسمی ئینسانە لاواز بوو، خطورات و مەکر و کەید و حیلە و فێڵەکەی، ئیمانی ئینسان بەرز ئەبێتەوە، تەرەقی ئەبێ وەلای پەروەردگار و ئیمانی بەقووەتە بێ. دووەم وها ئەفەرمێت الصيام جنة، مثلا لایەنی ئەمە لایەنی عەقیدە و بیر و باوەڕ، لایەنی سەیر و سلوکی ئینسان. ڕۆژووە ئینسان لە کەمالی ڕۆژوە و ڕۆژوی شەرعیە و وەخوا لە خۆت ڕازی ئەەکەی
کە بەڕاستی ئەم ڕۆژووە مەدرسەیەک بێ بۆ تەسکیە و تەصفیەی تۆ بۆ ئەوەی کە بگۆڕێت ئەخلاق و سەیری سلووک و بگۆڕێت کە تۆ بە ڕۆژووی عەقیدە و بیر و باوەڕ و پارێزراوە کە بۆ خوای تاق و تەنها بە ڕۆژووی ئەبێ بزانی حکمت و سری ڕۆژوو چییە؟ ئەوەیە خوا داوای ئەوە لە تۆ کاکە تۆ بەم ڕۆژووە تەقوای خوا بکەیت، چونکە لە ئاخری ئاەتی سەڵما خوا بڵێن لەعەلەکم تەتەقون، بەم ڕۆژووە ئێوە ببن بە متەقی، ئەو متەقیەی کە خوای تەبارەک وەسفیانەکە ئین للمتەقینە مەفازا حەدائیق وەعنابا وەکەواعب ئەترابا، یا لە باسەکانی ترا کە ئیتر متەقی و لە خواتر مەرتەبەیەکی تایبەتیە، خوا ئەفەرمێ ئەو بە ڕۆژوو تەقوای خوا بکەن. چۆن تەقوای خواکەی تۆ؟ ئەو تەقوا ئەو پارێزگاریە، ئەو ئیمان بەهێزیە، ئەو چەشنی لەزەتی ئیمانە بە تەقوا بێ کە هەدەفی ڕۆژوو ئەوەیە کە تۆ تەقوا بکەیت. لە تەقواشە ئەوەیە کە ئینسان تەسکیە و تەصفیە بکات. تەقوا لە دڵایە کە ئینسان لە دڵیا تەقوا جێگر بوو بەڕاستی ڕنگدانەوەی بێت لە سەیر و سلوک و ئەخلاقیات و ڕەوشتیا. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت ڕۆژوو قەڵغانێکە بۆ پاراستنی ئەخلاق و سەیر و سلوکی تۆ، کە تۆ تەقوا لە دڵات جێگر بوو بەم ڕۆژە تەقوات کرد، ئیمانت بەهێز بوو، تەقوای تیا بوو، ئەم ڕۆژوە بێتە قەڵغانێک دەم و زبان و حرەکات و سەکەناتی تۆ، جەوارحی تۆ، ئەندامەکانی تۆ ئەپارێزت لە گوناه و لە تاوان. ئەو کاتە بەڕاستی ئەم ڕۆژوە پلەیەک و پایەکی زۆر بەرزی هەیە لە ئیسلامە و ئەو ڕۆژوە شەرعەیە کە پێغەمبەری خوا صوم و تەصیح و بەڕاستی بە ڕۆژوو بە تەندروست ئەبی، یعنی سەیر و سلوکت تەندروست ئەبێ و باش ئەبێ و عەقیدە و پارێزرا بێ و ئەخلاقیاتێکی جوان و باش و ڕێک و پێکە بێ وەک ئەخلاقی مسلمانانەیە، سنەتی پێغەمبەر جێبەجێەکەی، ئەخلاقی پێغەمبەرە، ئەخلاقی سەحابەی عارفان و خواناسانە. الصيام جنة پێغەمبەر فەرمێت فإذا كان أحدكم صائما فلا يرفث ولا يجهل وإن امرأ قاتله أو شاتمه فليقل إني صائم. پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان لە حەدیثێکی صحیحە کە ئیبن ماجە ڕیوایەتێکا سەنەدەکەی صحیحە فەرمێت ڕۆژوو قەڵغانە، یعنی پارێزەرە بۆ تۆی مسلمان، پارێزەری سەیر و سلوک و عەقیدەتە لە کار و کردەوە و تاری خراپ، قسەی خراپ و کاری خراپ. ئەوە تا فەرمێت ئەگەر کەسێک لە ئێوە بە ڕۆژوو بوو فەلا یەرفث، با مەسەلەی شەهوەت و ئارەزوو خۆی پارێزێت، با کاری سەقەت و فەساد و خراپ نەکات، با خۆی نەزان و جاهیل نەکات. ئەگەر کەسێکی شەڕی پێفرۆشتی، ڕۆژوو چ قەڵغانێکە، صوم و تەصیح و چۆن تەندروستی ئەدا بە ئەخلاق و بە ڕۆشت و بە عەقیدە و بیر و باوەڕت، ئەفەرمێت ئەگەر کەسێک شەڕی لەگەڵا کردی تۆ شەڕی لەگەڵا مەکە، یا گوێنی پێدای تۆ ڕەدولفعلت نەبێ و گوێنی پێمەدە، یعنی ڕۆژوو سەبرە، نیوەی سەبرە، کەواتە قەڵغانە، کەواتە شیفایە، کەواتە دەوایەکە کە چارەسەری هەموو دەردەکانی ئەخلاق و ڕەوشت تۆ کە خراپ بن. ئەفەرمێ ئەگەر شەڕی لەگەڵا کردی گوێنی پێدای تۆ بڵێ ئینی صائم، برا جوانەکەم، خوشکە ئازیزەکەم، وەڵڵاهی من بە ڕۆژووم، بەڕاستی ڕۆژوویش ئینسان ئەبێ وا لێ بکە عەقیدە و بیر و باوەڕی بگۆڕێ، تەسکیە و تەصفیە کە ئەخلاقی بپارێزێ و وەک شێت تەحەمل نەکا، وەک شوێن وەکو کەسانێکی نەزان و نەفان گوێن نەدا، ئەبێ بەڕاستی مسلمانێکی سەلیم و پاک و جوان بێ وەک پێغەمبەر ئاسا صلی الله عليه وسلم، ئەصحاب ئاسا و عارفان ئاسا تەعامل بکات. جا خۆشەویستان، کەواتە بۆیە پێغەمبەری خوا لە حەدیثێکدا ئەفەرمێت ئەگەر ڕۆژوەکەی تۆ ئاوا بێ ئەم ڕۆژوە بەڕاستی صوم و تەصیحوە، یانای تۆ تەندروست ئەبی لە ڕووی عەقیدە و ئەخلاقیات و سەیر و سلوکەوە. بۆیە ئەفەرمێن مەن لەم یەدع قول الزور والكذب فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. ئەفەرمێت بەڕاستی ئەگەر کەسێک لە ئێوە واز لە قسەی درۆ دەلەسە نێنێ، واز لە غیبەت نێنێت، واز لە درۆکردن نێنێ، واز لە بۆهتانکردن نێنێ، واز لە جوێن فرۆشتن نێنێ، خۆی بکاتە مفلیسی قیامەت، خۆی بکاتە مفلیسی قیامەت و
بەڕاستی هەمانتەکەی هیچی تیا نەمێنێ و توێشووی هیچ نەمێنێ و هەمی سقوط بکە و بفەوتێ، خوای تەبارەک و تەعالا ئەم ڕۆژۆی ناوێ. پێویستی بە برسێتی و بە توینەتی من و تۆ نییە. پێویستی بەوە نیە ڕۆژوان کە بە ڕۆژووە بە حساب گوێن ئەدا و زەمەکە و غەیبەتەکە و بوتانەکە و چاوی ناپارێزێ و ئەندامەکانی ناپارێزێ خۆی برسی و تینیکا بۆ خوا. ئەمە بەڕاستی خوای تەبارەک و تەعالا ئەوەی ناوێ. ڕۆژوو دانراوە لەسەر تۆ مەدرسە و دانیشگا و قوتابخانەیە کە تۆ فێری ئەوە بکە ئەخلاقت بەرز بێ و تەسکیە و تەسفیەت کات. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا ئەفەرمێ الصەوم جنة من لم يخرقها يا من لم يخرقها الصوم جنة ما لم يخرقها قيل وبما يخرقها قال بكذب أو غيبة. پێغەمبەری خوا ئەفەرمێت بەڕاستی ڕۆژوو قەڵغانە بۆ ئینسان، یعنی عەقیدە و بیر و باوەڕ و سەیری سووری تۆ ئەپارێ صوم و تەصیحوە، یعنی تەندروستی ئەکە ئەخلاقت ڕەوشتت سەیر و سلوکت هەڵس و کەوتت مادەم نەیدڕێنی مادەم نەیفەوسێنی ئیفسادی نەکەوت. یان یا ڕەسوول الله بەچی ڕۆژووی ئێمە ئەم خەڵغانە ئەدڕێت یا ڕۆژەکەمان نەخۆش ئەکەوت تەندروست نییە؟ فەرمووی بە درۆکردن، بە غەیبەتکردن، بە بوهتانکردن، بە شەهادەتی درۆ، بە باسی خەڵکی، بە سوێندی درۆ، بە چاوی بڕینە ناموسی خەڵکی، یعنی ئینسان خۆی نەگرێتەوە لە گوناه و لە تاوان. کەواتە خۆشەویستان بۆیە زانایانی ئیسلامی ئێمە ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئەفەرمون کە پێغەمبەر سووم و تەصیحو ئێوە بە ڕۆژون با تەندروست بن، تەندروستی عەقیدە و بیر و باوەڕ و سەیر و سلوک و ئیمان لە پێش تەندروستی ئەبدان و جەستەی ئینسانەوەیە. ئەمە یەکەم بڕگەی حەدیسەکە باس لەوەکە کە تۆ بە ڕۆژووبی بوو ئەوەی کەوا عەقیدە و بیر و باوەڕ و سەیر و سلوک و پارێزراو بێ. بڕگەی دووەمیان ئەوەیە کەوا پێغەمبەری خوا فەرمێت صوم و تەصیحو بە ڕۆژوو بن ئێوە وەک چۆن عەقیدە و بیر و باوەڕ و سەیر و سلوکتان ئەپارێزن بەو ڕۆژوە شەرعیە ئەتان کاتە ئینسانێکی نمونەیی، بە هەمان شێوە جەستە و گیانیشتان ئەپارێزێت لە هەموو نەخۆشیە، لە نەخۆشی و ناڕەحەتی، لە ئازار و لە ئێش. صوم و تەصیحو. عولەما و زانایانی ئێمە لەسەر ئەوەی کەوا ڕۆژوو شیفایە، ڕۆژوو تەندروستی تایە، بەڕاستی ئینسان بە ڕۆژوو و جەستەی پارێزراوە بێت لە هەموو نەخۆشیەک، بە تایبەت کۆمەڵە نەخۆشی کە عولەما و زانایانی طب ئاماژەیان پێکردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەبەستی بڕگەی دووەمی حەجەکە پاراستنی جەستەی ئینسانە لە نەخۆشیەکان. جا دکتۆرێک بە ناوی دکتۆر عەبدولجەواد الصاوی لە کتێبەکە کە الصیام معجزة علمیە، ئەم دکتۆرە بەڕێزە کە دکتۆرێکی مسلمانە کتێبێکی داناوە بە ناوی ڕۆژوو بەڕاستی معجزەیەکی سەرسوورهێنەری علمی و زانستیە، کە بەڕاستی ئەم کتێبە دانپیانەراوە لە جیهانە، چ لای عولەمانی شەرعی چ لای عولەمانی طب، کە ئەم قسانەی کردو ئەم دکتۆرە بەڕێزە دکتۆرێکی ئەبدانە نەک دکتۆری شەرعی، کە خۆی دکتۆری جەستەیە، کە دیراسەی کردووە لەسەر ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صوم و تەصیحو بزانە ڕۆژوو کە پێغەمبەر فەرمێ بە ڕۆژوون تەندروست ئەبن شیفای تایە، بزانە وایە شیفایە بۆ چەند نەخۆشین. ئەم دکتۆرە بەڕێزە دوای دیراسەیەکی زۆر، دوای هەوڵدانێکی زۆر، دوای گەڕانێکی زۆر بە وڵاتانە کۆمەڵێک نەخۆشینی ئاماژە پێ کردووە کە بەڕاستی تەنها ڕۆژوو شیفاکەیەتی وە ڕۆژوو ئینسان بە ڕۆژوو بێ پارێزراوە بێ لەو نەخۆشیانە. یەکێک لەوانە ئەفەرمێت الصوم الشرعي يقوي جهاز المناعة. ئەفەرمێت یەکێک لە ئیسیفادەی ڕۆژوو، یەکێک لە تەندروستی ڕۆژوو شیفای ڕۆژوو ئەوەیە کەوا ئەم ڕۆژووە بەڕاستی جیهازی مەناعەی جسمی ئینسان بەهێز و بەقووەتەکە، کە ئینسان جیهازی مەناعەی بەقووەت بوو لە جسمیە بەڕاستی پارێزراو ئەبێ لە نەخۆشیەکان. زۆر جارێ نەخۆشیەکان لە جسمی ئینسانە کە کەڵەکەیەکا و دروست ئەبێ بەهۆی ئەو کەسە دکتۆر پێڵە مەناعەت زەعیفە، سەر نەخۆشینی کۆرۆنا هەیە ئەڵەن زیاتر تووشی ئەوانە ئەبێ کە مەناعەیان زەعیفە. ڕۆژوو ئەم دکتۆرە بەڕێزە ئەفەرمێت بە بەڵگەوە هێناتی، من حەز ناکەم بەڕاستی بەڵگەکان دیراسەکە کاتەکەی پێچێت،
ئەفەرمێ بە بەڵگەوە ئەڵێم بەڕاستی ئەم ڕۆژووە مەناعەی جسمی ئینسان بە قووەت ئەکا کە مەناعەی جسمی ئینسان بە قووەت بوو پارێزراو ئەبێ لە ئەو نەخۆشیانەی کەوا بەهۆی زەعیفی و لاوازی مەناعەی جسمی ئینسانەوە تووشی ئینسانە بێت. و هەروەها ئەفەرمێت والصوم يقي من سمنة وأخطارها المتعددة. ئەفەرمێت ڕۆژوگرتن بەڕاستی ئینسان ئەپارێزێ لە قەڵاوبوون و خەتەری قەڵاوبوون، ئەو خەتەراتانەی کەوا بەڕاستی زۆر زۆرە کە ئینسان بەهۆی قەڵەویوە تووشی نەخۆشیە بێت. دەی ڕۆژوو یەکێکە لەوانەی کە ئینسان ئەپارێزێ لە قەڵەوی. یەکێک لەو نەخۆشیانەی کە بەهۆی قەڵەویە تووشی ئینسان ئەبێ نەخۆشینی قەلبیە و جەڵدەی قەلبیە و گیرانی دەمارەکانی جسمی ئینسانە، دڵی ئینسانە، و ئەو ئازارانەی کە بەهۆی گیرانی خوێنەبەرەکانی دڵەوە تووشی مەفاسیلەکانی ئینسانە بێ و ئەوانەی کە ئینسان تووشی کەمی خوێنەکات. ئەم دکتۆرە بەڕێزا ئاماژە پێ کردووە. ئەفەرمێت والصوم يقي من السمنة یا سەمینەتی، ئینسان ڕۆژوو ئەی پارێزێ لە قەڵاوبوون، کە قەڵاوبوون خۆی بۆ خۆی هەمووی نەخۆشینە. دوای ئەوە فەرمێتر لە سوود و قازانی ڕۆژوو ئەوەیە يقي الصوم الجسم من تكوين حصيات الكلي يا كلي. ئەفەرمێ بەڕاستی ڕۆژوگرتن جسمی ئینسان ئەپارێزێ، کولیەی ئینسان ئەپارێزێ، حەسەیات الکولی جسمی ئینسان ئەپارێزێ لە دروستبوونی بەردی کولیە. کابرای سەرڕۆدە لای دکتۆر ئەڵێ گورچیلەت نەخۆش تۆ بە ڕۆژوو مەبە. بۆیە بەڕاستی لە شەڕە هەموو دکتۆرێک ئیعتیبات بە قسەکەی ناکرێت، ئەبێت دکتۆرێک یەکەم موسڵمان بێ، تەقی و نەقی بێ، عادل و باوەڕپێکراوە بێ، لە خواترز بێ، چونکە دکتۆر ئاوا بوو لە خۆ فتوانادا بڵێ تۆ بە ڕۆژوو مەبە. بەڵێ ئینسان کە گورچیلەی نەخۆش و پێویستی بە ئاو خواردنەوە هەیە ئەمانە، بەڵام ئەم دکتۆرە بەڕێزە ئەڵێ ئینسانێک کە بەردی گورچیلەی هەبێ یا گورچیلەی بەرد دروستکە، بەڕاستی ئەگەر بە ڕۆژوو بوو ئەو ڕۆژوو ئەبێتە شیفای، چونکە بەرزی ئەکاتەوە معدەلی سۆدیۆم لە جسمیە کە بەڕاستی ئەمە لە خوێنە ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ئیتر ئەم بە تەقریرێکی طبی فەرموویەتی ئەفەرمێت بەهەرحاڵ شیفایە بۆ گورچیلەکان، نەیاڵێ بەردی گورچیلە دروست بێت ئەگەر ئینسان بە ڕۆژوو بێت، بە ڕۆژووی شەرعی. دوایەوە ئەفەرمێت يقع الصيام الجسم من أخطار السموم المتراكمة في خلاياه وبين أنسجته. ئەفەرمێت ڕۆژوگرتن بەڕاستی جسمی ئینسان ئەپارێزێت لە خەتەری و تەسناکی ئەو هەموو ژەهرەیە کە بەهۆی خواردنەوە متراکیمە کۆبەتەوە جسمی ئینسانە کە ئینسان معەڕەزەکە بۆ کۆمەڵێ نەخۆشینی خراپ، کە زۆرێک لە نەخۆشەکانی ئەمڕۆ بەهۆی خۆراک و خواردنی ناتەندروستەوەیە، بە تایبەت ئێمە کۆمەڵە دوژمنمان هەیە دراوسەکانی وڵاتەکانمان، زۆربەی خواردنانەی چیان بەڕاستی تەندروست نین، یا بەسەرچوون یا مادەی تریتیایە. بەهەرحاڵ ئەو خواردنانە خۆی بۆ خۆی هەمووی ژەهر لە جسمی ئینسانە دروست دەکات، ڕۆژوو ئەو ژەهرانە لە ناو ئەبات کە پێغەمبەری خوا فەرمێت بەڕاستی الصەدەقەتو بعەشری ئەمسالیها، سەدەقە یەکبەدەیە. دکتۆرێکی طبی لەسەر ئەمە قسەیەکە ئەڵێ بەڵێ لە ڕووی تەعەبودی و ئەمری خواوە کە ڕۆژوو یەکبەدەیە، بەڵام بۆ معلوماتیشتان ئەو ڕۆژووە کە لای خوا پاداش یەکبەدەیە لە جسمی ئینسانیشە، ئاوا لە سەدادەی ژەهری جسمی ئینسان ڕۆژێک کە ئینسان بە ڕۆژوو بێت، ئاوا لە سەدادەی جسمی ئینسان ژەهرەکان یەکوژێت. یا لە حەدیثێکە کە پێغەمبەری خوا فەرمێت ئەیامul بیض ئێوە لە مانگە 3 ڕۆژ بە ڕۆژوو بن، ڕۆژی سونەت. ئەفەرمێت سوبحان الله ئەو 3 ڕۆژە ئەو 3 ڕۆژە تەواوی ئەو مانگە چەند ژەهری خواردن خواردبێت هەمووی، چونکە سەدەقە یەکبەدەیە. ئەم ڕۆژۆش بەڕاستی خێری 10 ڕۆژی تایە و خواردن و ژەهری 10 ڕۆژ کە لە جسمی ئینسانە بێت بەهۆی ئەو بە ڕۆژووبوونەوە هەموو ئەو ژەهرانێک کە متراکمن بەهۆی 10 ڕۆژۆ ئەیکوژێت. بۆیە
ڕۆژووی 3 ڕۆژ مانگێک ژەهری جسمی ئینسانە کوشێت. مانگی ڕەمەزان تۆ بە ڕۆژووی هی 10 مانگە کوشێت، شەشەڵانیشی لەگەڵا بە ڕۆژووی هی 2 مانگە کوشێت، کەواتەوە 12 مانگی ساڵ تۆ ئەو ژەهرەی جسمت نەماوە و نامێنێت، بەڵام بە شێوەی ڕێک و پێکی. و هەروەها یەکێتر لە سوود و ئیسفادەی ڕۆژوو ئەوەیەکەوە غەریزەی جنسی بەڕاستی ئەو شەهوەتە ئارەزوی لای گەنجان هەیە، زۆر جار فەسادەکان بەهۆی غەریزەی جنسیەوە پەیابێ، ڕۆژوو بەڕاستی تەنظیمیەکە نایەڵێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوجوا ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاه. ئەی گەنجە جوانەکان، ئێوە ئەگەر توانن ژن بێن، ئەگەر ناتوانن بە ڕۆژوو بن، چونکە ڕۆژوو خەڵغانە و پارێزەرتانە لەو هەیەجانی شەهوەت و سەورەی شەهوەت و هجومی شەهوەتە کە لە جسمتانایە، کە زۆر جارێ بەهۆی ئەوە ئینسان تووشی هەڵە ئەبێت، تووشی گونا و تاوان و زینا و ئەمانە بێ، خوا پەنامان بە. بەڵام ڕۆژوو ئەو سەورەی شەهوەتە تەنظیم ئەکا و نایەڵێ و نایەڵێ ئینسان تووشی گوناه بێت. و هەروەها ڕۆژوو ئینسان ئەپارێزێ یەقی الصوم من أمراض العقلية والنفسية. ئەمە بە دیراسەی علمی سابت بووە، ڕۆژوگرتن ئینسان ئەپارێزێ نەخۆشینی کەئابە و نەفسی و نەخۆشی عەقڵەکان و ئەمانە. و حتا باسی دکتۆرێکی نیکۆلایف کە لە مەعهدێکی نەفسی مۆسکۆی رووسیا ئەڵێ هاتووە دیراسەی کردووە لەسەر 1000 نەخۆش لە ساڵ 65 بە برسێتی بە ڕۆژوو نەک ڕۆژوبوونی شەرعی، بە برسێتی کە ڕۆژ تا ئێوەرە 17 ساعت 12 ساعت ئاو نانی لێگرتوونەتەوە، ئەم نەخۆشیان لە ساڵ 65 ئافاقیان بواتوە. دواتر پێیان وتووە ئەمەی تۆی کە ئێمە لە ئیسلامە هەیە، لە ساڵە مایەکیان هەیە کە ئاوا 17 ساعت 16 ساعت بە ڕۆژوو لە پێی وڵاتەکان. ئەم دکتۆرە فەرمووی معنای وایە ئەمە موعجیزەیەکی علمی و زانستیە کە پێغەمبەری خوا صوموا وتصحوها بۆ نەخۆشیە نەفسی و عەقلەکانی ئیسفادە و سوودی خۆی هەیە، چونکە شەیطانە ئەو هەموو قەلەقی و نەفسی لە جسمی ئینسانە دروستەکە. دەی بە ڕۆژوبوون تو ئەو نەفس و ئارەزوو شەیطانە کە بەناو خوێن تا ڕۆژ زەعیف و لاوازیەکەی کە زەعیف و لاواز بوو، قۆی نەما هێزی نەما، ئیتر ناتوانێت بەڕاستی ئەو تاوان و گوناهانە بە تۆ بکە، یان ئەو بیرە خراپانە، ئەو فکرە خراپانە، ئەو نەخۆشیە نەفسانە لە تۆ دروست کات. بۆیە ئەفەرمێت بەڕاستی شیفایە بۆ نەخۆشی عەقلەکانیش. و هەروەها نەشاط ئەدا ڕۆژوو بە ئەوانەی کە نەخۆشی شەکرەیانێ. سەکابراڵێ مامۆستا شەکرەمە دکتۆر لە بە ڕۆژوو مەبە، وەک ئەرزم کردن هەموو دکتۆرە فتوای وەرناگرێت. بەڵکو ڕۆژوگرتن بۆ معلوماتان ئەم دکتۆرە بەڕێزە ئەڵێ شیفایە بۆ شەکرە، شیفایە، چونکە پانکریاس لە جسمی ئینسانە ڕێک و پێکەکات، کە ڕێک و پێکی کرد ئینسان بەڕاستی بە ڕێک و پێکی بە ڕۆژوو بوو، بە ئاگای لە خۆراک و خواردنی خۆی بوو، پانکریاس لە جسمی ڕێک و پێکە بێ و تەنزیمە بێت. و هەروەها ڕۆژوگرتن خڕۆکەی سووری جسمی ئینسان ئەوەی کە مردووە بەڕاستی فڕێ ئەداتە دەرەوە، و لە جێگەیە خڕۆکەی سووری تازە دروست ئەکا کە هۆکارێکە بۆ پاراستنی جسمی ئینسان و مەناعی بەقوەتی مەناعی جسمی ئینسان. و هەروەها ڕۆژوگرتن حرەکەی ڕیخۆڵە سەریع و بەقوەت و بەهێز ئەکا، یعنی جیهازی مەعیدەی ئینسان بەقوەت ئەکا، ڕیخۆڵەکان ئینسان، قۆڵۆن ئینسان کە وای لێکە ئەو نەخۆشیان کە پەیوەندی بە قۆڵۆن و مەعیدە و ئەمانەوە هەیە کە ئینسانێکە قەبزە بەهۆی ڕۆژوو ئەو قەبز و شتەی نامێنێ، چونکە حرەکەی ڕیخۆڵەی چالاک و بەقوەت ئەکات. ئەمە ئەفەرمێت ئەمانەی کەوا من باسم کردوم دکتۆرە بەردە كل ذلك غير من فيض فصلى الله عليك يا سيدي يا رسول الله حين قلت صوموا وتصحوا. ئەمە قەترە بە دەریایەکە لە پاسی ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا کە من باسم کرد و دیراسم کردووە کە ئەم پێغەمبەرە نازدارە 1000 سڵاوەتی لەسەر بێ کە ئەبن بە ڕۆژوو بن تەندروست ئەبن، تەندروستی ئەبدان و عەقیدە و بیر و باوەڕیش. جا ئەم دکتۆر لە ڕووی عەقیدە و لە ڕووی ئەبدان و جسمی ئینسان و بەدەنی ئینسان و قسەی کردووە. ئەوانی تری عولەمای شەرعیش، عولەمای ئەهلی عرفان و تەسەوف، عولەمای شەریعەت فەرمیانە صوم و تەصیحوا، یعنی ئینسان کە بە ڕۆژوو عەقیدە و بیر و باوەڕ و سەیر و سولووکی تەندروست ئەبێ، و هەروەها ئەبدان و جەستە و بیر و باوەڕ کە ئەبدان و جەستە و
جسمیشی پارێزا بێ لە نەخۆشین کە بەرگەی دۆمی حەجزەیە کە عولەمای طب قسەیان لەسەر کردووە. یا ربی خوای لە هەموو لایەکمان خۆش بی، لە هەموو لایەکمان ڕازی بی، تاعات و عیبادەتمان لێ قبوڵ کەی، ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کەی، بەزەوی بە قەساحی و دامایی و تەسکی و تاریکی و باریکی ناوگۆڕی خۆمان و باوکو دایکمانە بێتەوە. یا ربی خوای ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە دەماڵ بکەی. یا ربی خوای خۆمان و باوکو دایکمان لە ئازارکردنی مانگی ڕەمەزان ئەژمار بکەی. یا ربی خوای ئەو نەفەحات و ڕەحمەتە و بەرەکاتی لە مانگی ڕەمەزانە ئەیڕژێنی بەسەر ئومەتی ڕەسوولی ئەکرەما خوایە قەترەیەکمان بەرکەوێ بەو قەترە ڕەحمەت و نەفەحاتە. یا ربی خوای عاقبەت خێر بین، سەربەرز بین، بەعیزەت بین لە دنیا و لە قیامەتە. یا ربی خوای تۆمان لێ ڕازی بی. یا ربی خوای لە دەرد و بەڵا و نەخۆشی و ناخۆشی پارێزراو بین. یا ربی خوای گیان سەیر و سلوک ئەخلاقمان بگۆڕێ قەترەیەک لەو نەفەحات و ڕەحمەتی خۆتە پەروەردگارە. یا ربی خوای عەقیدە و بیرواڕان پارێزراو بێ، سەبر و سەباتمان پێ بەخشی. یا ربی خوای بە ئیمان و مانژێن و بە ئیمان و مارمێن بە ئیمان و زیندومان کەرەوە لە ڕۆژی قیامەت لەژێر ئاڵای لا إله إلا الله ومحمد رسول الله عەشرمان بکەی لەسەر چیمەنەکانی بەهەشت لە خزمەت پێغەمبەری نازدارا بین، بەدەستی ئەو پێغەمبەر نازداراوی کەوسەرمان بیتێ لە تیونەتیونێک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوای شیفای نەخۆشەکانمان بی، عاقبەتی پیرەکانمان بەخێر گێڕی، هیدایەتی گەنج جوانەکانمان بی، تەرویج بە شەریعەت و بە ئیسلام بی. یا ربی خوای ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنی عەقیدە و بیر و باوەڕ و خاک وڵات و نیشتیمانمانە. یا ربی خوای گیان نان و قوتمان ئەبڕێ. یا ربی خوای ئەمە دوعای هیدایەتی بۆکەین. ئەگەر قابل دادە خوای هیدایەتیان بی، ئەگەر قابلین زیاتر دژمنایەتی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمان قوت و نانمان ئەبڕن و زوڵم مستەمال لێکەن. یا ربی خوای گیان بەرنامەی خراپیان پێ بۆ دین و بۆ ئەخلاقمان لە خۆیان و لە کەناڵ و بەرنامەیانەوە. یا ربی خوای گیان خۆیان و جێژەکان تەفرەت و ناکەیت و لە کۆڵی مسلمانان کەیتەوە ئەمن و ئەمانی زیاتر بەم میلەتە و بەم گەلە و بە باقی مسلمانان بەخشی. یا ربی خوای وڵاتمان لە قاتی و گرانی و برسێتی و بێبارانی و ناڕەحەتەکان پارێزاو کە بارانی بەڕەحمەت بژێنە بەسەر وڵاتمانە، بەسەر نیشتیمانمانە، کانی و کارێزەکانمان بۆ بتەقێنە. یا ربی خوای گیان هەموو سەر ئەرز لە قاتی و گرانی بپارێزە، سەر ئەرز و میلەتان تووشی قاتی و گرانی و ناڕەحەتی مەکە. خوایە ئەم نەخۆشی کۆرۆناش کەوا ڕووی لەسەر ئەرز کردو، خوایە بەهۆی ڕەحمی خۆتەوە بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجوڵن، نەک بە تاوانی تاوانباران، نەک بە کردەوەکانی خۆمان. خوای گیان لەبەر خاتری خاترداران لە پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانت خوای ڕەحمان پێ بکە. ئەم نەخۆشی کوڕنەمان لەسەر هەڵگرە، هەمومان سەلامەتکە پارێزراوکە لێی، وڵاتمان پارێزراوکە، وڵاتی مسلمان پارێزراوکە، لەسەر ئەرزامەیە لە جێگا شیفا عەجیبە پەلە بنێرە بۆ مسلمانان، بۆ سەر ئەرز پەروەردگارە ئەوەیشی تووشی بووە، ئەوەی گیرۆدەیە، ئەوەی ناڕەحەتە، ئەوەی لە خستەخانەکان، ئەوەی لە ماڵە، بەو نەخۆشینی کوڕەوە باقی نەخۆشەکانەوە گیری خواردووە. خوایە شیفای عاجیلە پەلەی بۆ بنێرە، خوایە زەلیلی سەر جێگایان مەکە، خوایە هەمومان چاوەڕێی ڕەحمەتی تۆین. ئێمە عەبدین و زەعیفین و تاوانبارین و ئیقرارەکەین بە تاوانی خۆمان وڵەن ئەستەغفر الله. يا ربي خويا برحمة خذ الرحمن بيبكى. آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.